سینۆهە پزیشکی تایبەتی فیرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عبدولڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 45 بەدەستی خۆم فیرعەونم کوشت. ئامی لە دوای هاتنە ژوورەوە بەبێ پێشەکی و بەبێ ئەوەی کە ڕەچاوی ڕێزگرتنی فیرعەون بکە، وتی ئەی ئەخناتون، تۆ ئیتر ناتوانی پاشایەتی بکەی، بەڵام ئەگەر دەست لە کار بکێشیتەوە گیانی خۆت ڕزگارەکەی، ئەگەر نا کوژرەیت. دەست لە پاشایەتی کردن هەڵبگرە، سەمەنخە گری ساوات لە جیاتی خۆت بۆ پاشایەتی هەڵبژێرە، بۆ ئەوەی لێرەوە بۆ تەبەست بێت و قوربانی بۆ ئامون بکە. لە دوای قوربانی کاینەکانی ئامون ڕۆن لە سەریەدەن و کڵاوی پاشایەتی لەسەرەکەن. کاتێک کەوتەکانی ئامی تەواو بوو، هورم هەبووتی نێزە و شمشێرەکانی من دەسەڵاتی ئەخناتون و هەروەها گیانی شێپارێزن، بەمەرجێ کە فیرعەون لێرەوە بۆ تەبەست بێت و قوربانی بۆ ئامون بکە. ئەگەرچی کاینەکانی ئامون کاتێک چاویان بە فیرعەونەکەوێ کەمێک هەڵەچن، بەڵام لەبەر ئەوەی کە نێزە و شمشێرەکانی منە بینن بێدەنگەی لێکەن و دواییش فیرعەون بۆ سندنەوەی سووریا خۆی بۆ جەنگ ئامادە بکە، کاهینەکان ناچارن کاوکاری بکەن. ئەخناتون ماوەیەک ڕوانیە هورم هەبوو، پاشان وتی من وەکو فیرعەون ژیاوم، وەکو فیرعەونی شەمرم، هەرگیز قوربانی بۆ خوایەکی درۆزن ناکەم، هیچ کاتێکیش هەوڵی شەڕکردن نادەم، چونکە خواکەی من لە جەنگکردن بێزارە. لە پاش ئەم وتەیە فیرعەون داوێنی کراسەکەی خۆی بەرز کردەوە و بەدەم و چاوی خۆیەوە ناو لە ژوورەکەی چووە دەرەوە. هورم هەبوو ئامی لەگەڵ مندا لە ژوورەکە ماینەوە. من لەسەر زەوی دانیشتم و لە تاو پەژارەم توانای هەڵسانم نەبوو. دەمڕوانی ئەو دوانە بینیم ئامی هەردوو دەستی کردەوە و با هورم هەپی وت شمشێر و نێزەکانی تۆ ئامادەیە، تۆ توانی بۆ هاتنە سەر تەخت سوود لەم دەرفەتە باشە وەربگری، بڕیار بدە و تاجی پاشایەتی میسر بخەرە سەری خۆت. هورم هەب پێکەنی وتی ئامی، ئێستا کە لەسەرکردنی کڵاوی پاشایەتی ئەوەندە ئاسانە، بۆچی خۆت ئەم کڵاوە نانیتە سەر؟ تۆ لەبەر ئەوەی کە دەزانی هەر کەسێ لە دوای ئەخناتون ببێتە پاشا دەکوژرێ، ئەم پێشنیارە بۆ من دەکەی کە ببمە پاشا. ئەگەر بتزانیایە کە بوونە فیرعەون لە دوای ئەخناتون ئاسانە، خۆت کڵاوەکەت دەخستە سەر. ئەخناتون وڵاتی تووشی برسێتی کردووە، جگە لەوەش بەڕادەیەک میسری لاواز کردووە کە بێگومان دەکەوێتە بەرشاڵاوی دوشمنان و ئەو تۆی کە ئەخناتون چاندوێتی واتە برسێتی و جەنگ دەبێ ئەوانەی دوا ئەو بیدورنەوە. ئەگەر من لە دوای ئەو ببمە پاشا، خەڵکی ئەو نەبوونی و ئاژاوەیە لە چاوی منە ناسن، چونکە من نەدەتوانم لە ماوەیەکی کەمدا چارەسەری نەبوونی بکەم و نەخۆشم لە شەڕ بە دوور بگرم. ئەو کاتە بۆ تۆ ئاسانە کە من لە تەختی پاشایەتی لا بدەی. ئامی وتی لەبەر ئەوەی کە تۆ ناتەوێ ببیتە فیرعەون، چارێکی تر نییە جگەلەوەی کە سەمەنخەگری زاوای ئەخناتون ببێتە فیرعەون. ئەگەر ئەویش ئامادە نەبوو ببێتە پاشا، زاواکەی تری
توت پاشایەتیەکەی دەکا تا ماوەیەک دەکەوێتە بەر تووڕەیی خەڵک تاو کاتە برسێتیەکە نامێنێ و وەزعەکە باشترە بێ. هورم هەبووتی دەزانم کە تۆ بۆچی حەز دەکەی یەکێک لە زاواکانی ئەخناتون بکەیتە فیرعەون، چونکە دەزانی کە ئەوان لە بەرامبەر تۆدا هیچ هەڵوێستێکیان نابێ، تۆ توانی بە ناوی ئەوانەوە پاشایەتی بکەی. ئامی وتی بەڵام تۆ لەبەر ئەوەی کە خاوەنی سوپای لە من بەهێزتری و بە تایبەت ئەگەر بتوانی پاشەکشێ بەهاتی بکەی بەهێزتری ژەبی. هیچ کەسێ ناتوانێ لەم وڵاتەدا خۆی بە هاوشانی تۆ بزانێ. ئەو دوانە کەمێک لەم زەمینەدا گفتوگۆیان کرد. پاشان ئامی وتی هورم هەب مندان بەوە دادەنێم کە دەمویست تۆ بە زەویدا بدەم دەستت لە سوپای میسر بەر بدەم، بەڵام ئەمڕۆ دەبینم من و تۆ پێویستمان بە یەکتریە. ئەگەر من نەبم تۆ ناتوانی پێشی هاتی بگری و ئەگەر تۆش نەبی پێشی هاتی نەگری من ناتوانم فەرمان ڕەوایی بکەم، چونکە هێزی هاتی لە ماوەیەکی کەمدا میسردا گیر دەکەن. کەواتە وەرە با لەگەڵ یەکتریدا یەک بگرین و سوێن بە خواکانی میسر بخۆین کاوکاری یەکتر بکەین. هورم هەبووتی من بە تەمای پاشایەتی میسر نیم، بەڵام حەز دەکەم کە فەرماندەی سوپا بم، لەشکرەکەی من سەرکەوتن بەدەست بهێنێ. بۆم کارە یارمەتی تۆ بۆ من سوودمەندە، بەڵام ئەترسم کە ئەگەر لەگەڵ تۆدا هاوپەیمان بم تۆ لە یەکەمین دەرفەتدا خیانەتم لێ بکەی من بە زەویدا بدەی. ئەم قسەیم بە درۆ مەزانە، چونکە من تۆ باش دەناسم، بۆ یەکگرتن لەگەڵ تۆدا پێویستم بەدەستە بەرەیەک هەیە. ئامی وتی چ متمانەیەک لەوە زیاترە کە تۆ خاوەنی سوپایەکی کە خەرجی سوپاکەی میسر منەیدەم. ئایا تۆ بۆ پاراستنی دەسەڵات هیچ دەستەبەرێکی باشتر و بەردەوامتر لە هەبوونی سوپا هەیە؟ هورم هەب بێدەنگ بوو. من ڕوانیم ئەوێک کارگیز لە کاتی قسەکردندا تووشی دڵەڕاوکێنە دەبوو دوودڵ بوو. پاشان وتی ئەو دەستەبەرەیە کە من دەمەوێت ئەوەیە کە شازادە خانم باکتاتون ببێتە هاوسەری من لەگەڵیدا گۆزە بشکێنم. ئامی پێکەنی و وتی هورم هەب تۆ لەوە زیرەکتری کە من هەستم پێ کرد. ئەزانی کەسێک کە لەگەڵ باکتاتوندا ببێتە هاوسەر مافی ئەوەی هەیە کە ببێتە پاشای میسر، تەنانەت ئەو کاتە مافی تۆ بۆ پاشایەتی کردنی میسر لە زاواکانی ئەخناتونیش زیاترە بێ، چونکە ئەمڕۆ ئەخناتون بەپێی بڕیاری کاهینەکان فیرعەونێکی درۆزن و نەفرەتیە و بەو پێیەش لە ناو دەمارەکانی لەشی کچەکانی ئەویش کە خێزانی زاواکانی ئەون خوێنی فیرعەونێکی نەفرەتی و درۆزن هاتوچۆکە لە کاتێکدا کە باکتاتون خوشکی ئەخناتونە، واتە کچی فیرعەونی گەورەیە لە دەمارەکانی ئەودا خوێنی فیرعەونی گەورە هاتوچۆکە. ئەگەر ئەو ببێتە هاوسەری تۆ بۆ پاشایەتی کردنی میسر لە زاواکانی ئەخناتون شایستەتری. هەروەها ئەوە بزانە ئەم شازادە خانمە ناوی خۆی لە باکتامونەوە گۆڕیوە بۆ باکتاتون، لەبەر ئەوەشە کە کاهینەکانی ئامون بەرامبەر بە ئەو گەشبینن. بەڵام من پێشنیارەکەی تۆم بەدڵ نییە، چونکە ئەم شازادە خانمە کە کچی فیرعەونی گەورەیە ئەگەر ببێتە هاوسەری تۆ ئیتر تۆ بە تەواوەتی لە ژێر دەسەڵات و چاودێری من دەردەچی. لە ئایندەدا هیچ دەسەڵاتێکم یان کاریگەریەتێکم لەسەر تۆ نابێ. هورم هەبووتی منەزانم کە تۆ لەوا ترسێی، ئەگەر ئەو بووە هاوسەری من ئێمە مناڵمان بوو پاشایەتی میسر دەبێتە مافی پاشینەکانی ئێمە. بەڵام لەوە مەترسە کە من لەبەر تۆ پاشایەتی بکەم، چونکە توانم چاوەڕوان بکەم لەبەر ئەوەی کە من لە تۆ گەنجترم، ئامادەم
بە شمشێر و نێزەکەی خۆم یارمەتی تۆ بدەم هەتا کڵاوی پاشایەتی بخەیتە سەر. ئەو شتەی کە بۆتە هۆی ئەوەی من داوات لێ بکەم ئەم شازادە خانمە ببێتە هاوسەری من ئەوەیە کە من ئەوم خۆش دەبێ. لە یەکەم ڕۆژەوە کە ئەم ژنم بینیوە خوازیاری ئەوە بوومە، ئێستا ئەوەم دەبێ. ئەگەر تۆ توانای خۆت بەکار بخەی کە ئەم ژنە ببێتە هاوسەری من، ئەوە منیش هیچ تژایەتیەک لەگەڵ پاشایەتیکردنی تۆدا ناکەم. ئامی کەوتە بیرکردنەوە، من بۆم دەرکەوت کە بۆچی بیر دەکاتەوە. هۆی تێفکرینی ئەوە بوو کە ئەیزانی ئامرازێکی باشی پێیا کردووە بەهۆی هوروم هەب بخاتە ژێر چاودێری خۆیەوە، چونکە پیاوێک کە ژنێکی خۆش بوێ بۆ ئەوەی کە بتوانێ ژنەکە بهێنێ هەموو بەند و مەرجەکان قبول دەکا. پاشان ئامی وتی هوروم هەب ماوەیەکە تۆ لەو ئارەزۆدای کە ئەم ژنە بکەیتە هاوسەری خۆت، ئەتوانی کەمێکی تریشدان بە خۆتا بگری، چونکە تۆ ئێستا دەبێ بەشداری شەڕێکی گەورە بکەی کە ئامانجەکەی پێشگرتنە لە دەستدرێژیکردنە سەرمیسەر. لەم کاتەدا پێویستە بۆ مەیدانی جەنگ بڕۆی، ناتوانی لەگەڵ ئەم شازادە خانمەدا گۆزە بشکێنی. جگە لەوەش تاوەکو ئەمڕۆ کەس لەبارەی هاوسەرێتی ئێوە لەگەڵ ئەم شازادە خانمەدا گفتوگۆی نەکردووە. هزری ئەو بۆ قبولکردنی ئەم بابەتە ئامادە نییە، کەمێک کاتی دەوێ تا ئامادە بێ. ڕازی بێ کە ببێتە هاوسەری تۆ، چونکە دەزانی کە تۆ لە نەژادی خەڵکی ئاساییت و کاتێ کە لەدایک بوویت نێوانی پەنجەکانی قاچت وەکو نێوانی دوو پەنجەکانی گا ڕیخی پێوە بووە. تەنها یەک کەس لە میسردا دەتوانێ ئەم شازادە خانمە ئامادە بکە کە ببێتە هاوسەری تۆ، ئەو یەک کەسەش منم. من سوێند بە هەموو خواکانی میسر دەخۆم کە ئەو ڕۆژەی تاجی پاشایەتی میسرم خستە سەر بەدەستی خۆم گۆزەی هاوسەرێتی ئێوە بشکێنم. ئامی بە جۆرێک ئەموتەیی بەتوندی وت کە کاری لە ڕۆحی هوروم هەب کرد. هوروم هەبوتی زۆر باشە، من یارمەتی تۆ دەم کە زووتر بگەیتە پاشایەتی میسر بۆ ئەوەی زووتر ئەم شازادە خانمە ببێتە هاوسەرم. بە جۆرێک ئەو دوو کەسە خەریکی گفتوگۆ بوون کە منیان نەبینی بوو کە لەسەر زەوی دانیشتە بووم. لە ناکاودا هوروم هەب منی بینی، بە پێکەنینەوە وتی سینۆها تۆ هێشتا لێرەیت، هەموو گفتوگۆکانی ئێمەشت بیست و ئایا دەزانی لەبەر ئەوەی کە تۆ بە نهێنیەکانی ئێمە دزانی من دەبێ بتکوژم، بەڵام گرفت لەوەدایە کە تۆ دۆستی منی و کوشتنی دۆست لەزەت بەخش نییە. من بەم قسەی زۆر پێکەنینم هات، چونکە هاتەوە یادم کا هوروم هەپوو ئامی هەردووکیان لە خەڵکی ئاسایین، لە ڕووی نەژادەوە شایستەی پاشایەتیان نییە. لە کاتێکدا کە من لەبەر ئەوەی لە ڕەچەڵەکی فیرعەونم شایستەی پاشایەتی بووم. ئامی پێکەنینەکەی منی بینی، وتی سینۆها ئێستا کاتی پێکەنین نییە، چونکە ئێمە گفتوگۆکەمان بەڕاستە و ئەگەر تۆ لەگەڵ ئێمەدا هاوڕێ نەبوویتایە، بە تایبەت ئەگەر ئومێدەوار نەبووینایە کە سوود لە بوونت وەردەگرین تۆمان دەکوشت بۆ ئەوەی نهێنیەکانمان نەدەرکێنی. ئێستاش بەرژەوەندی تۆ لەوەدایە کە ئەم بابەتە بە کەس نەڵێیت بۆ ئەوەی کەس نەزانێ من خەیاڵی پاشایەتی کردنم هەیە و تۆ ئەگەر ئامادەبی یارمەتیمان بدەی ئێمە لە داهاتوودا هەرچیەکت بوێ دەدەینێ. من وتم چی یارمەتیەکتان بدەم؟ ئامی وتی فیرعەون ماوەیە کە نەخۆشە، هەمووان دەزانین کە نەخۆشیەکەی چارەسەری نییە. ئێستاش نەخۆشیەکەی زیاد بووە، هەموومان دەزانین کە لەم کاتانەدا کە نەخۆشی فیرعەون چارەسەری نییە، تەنها یەک ڕێگە هەیە، ئەویش قلیشاندنی سەرەتی بۆ ئەوەی هەڵمەزیان بەخشەکان لە نێو مێشکی ئەودا بێنە دەرەوە. تۆ پزیشکی تایبەتی ئەخناتونی و
لە زانە گەورەکانی میسر و بگرە جیهانیشی کەس گومان لە شارەزایی و لێهاتووی تۆ ناکە هەر ئەمڕۆ سەری بقلی شێنە و کردی نەشتەرەکەت وها بچەقێنە ناوەوە هەتا بەقەدەر پەنجەیەک بچێتە ناو مێشکیەوە و فیرعەون بمرێ میسر لەو بەدبەختیە ڕزگاری بێ وتم ئامی لە پاشەوەی کە فیرعەون مرد لاشەکەی بۆ مۆمیاکردن دەگوازنەوە خانۆی مردووەکان لەوێ ئێسکەکەی سەری هەڵدەگرن بۆ ئەوەی مێشکی دەربهێنن پاشان ئێسکەکە دەخەنە سەر شوێنی خۆی کرێکارەکانی خانەی مردووان هەر کە چاویان بە مێشکی فیرعەون بکەوێ دەزانن کە من کێردەکەی خۆم بەقەدەر یەک پەنجە چقاندۆتە ناو مێشکیەوە و بەوە فیرعەونم کوشتووە ئەم وتەیە کاری لەو دوو کەسە کرد چونکە هیچ کامێکیان بۆ خانەی مردووەکان نەچوو بوون شێوەی کارکردنی ئەوەیان نەبینی بوو ئەوان نەیان دەزانی کە لە خانەی مردووەکاندا هەرگیز ئێسکی سەری فیرعەون و دەوڵەمەندەکان هەڵناگرن کە مێشکیان لێوە دەربکەن بەڵام کاتێک کە دەیانەبێ لاشەی هەژاران مۆمیا بکەن ئێسکی سەری وەکو کاسەیەک لەسەری جا دەکەنەوە بۆ ئەوەی بە ئاسانی و بە خێرایی مێشکەکەی دەربکەن فڕی بدەن پاشان ئێسکەکە دەخەنەوە شوێنی خۆی و دەیپێچنەوە بەڵام مێشکی فیرعەون و پیاوانی دەربار و گەورەکان و دەوڵەمەندەکانیان لە ڕێگەی کونی لوتەوە دەردەهێنا من خۆم لە خانەی مردووەکاندا کاتێک کە خەریکی مۆمیاکردنی لاشەکان بووم فێری ئەم هونەرە بووم وەکو پێشتر لە سەرەتای ئەم بەسەرهاتەدا باسم کرد کەواتە ئەگەر من کردی نەشتەرگەریەکەم بەقەدەر پەنجەیەک زیاتر بە مێشکی فیرعەوندا بکردایە کرێکارەکانی خانەی مردووەکان لە کاتی مۆمیاکردنی تەرمەکەی هەستیان بەوە نەدەکرد کە من کوشتومە بەڵام ئەو بەهانەیەی کە من دروستم کرد ئامی و هورومهەپی قاید کرد هورومهەبوتی من پزیشک نیم نازانم کە چۆن دەبێ فیرعەون بمرێ بەڵام ئەوە دەزانم کە ئەم پیاوە دەبێ بمرێ چونکە تا ئەو زیندوو بێ میسر ڕزگاری نابێ وتم لەبەر ئەوەی کە من پزیشکم دەزانم کە باری تەندروستی فیرعەون بە شێوەیەک نییە کە بتوانم سەری نەشتەرگەری بکەین چونکە کاتێ سەر داقلی شێنرێ کە مەترسی مردن نزیک بێ لە کاتێکدا کە فیرعەون ئێستا لە بەرامبەر مەترسێکی ئەو تۆدا نییە بەڵام لەبەر ئەوەی کە دۆستی فیرعەونم و حەز ناکەم کە ئەم پیاوە بەهۆی سەرنگومبوونی خواکەی و لە ناوچوونی ڕەنج بکێشێ ماوەی تەمەنی خۆی لە بەدبەختیدا بباتە سەر شلەمەنیەکی دەرخوار دەدەم بەبێ ئەوەی بەبێ هیچ جۆرە دەرد و ئازارێ بۆ دنیای تر بڕوا من ئەم مادەیە لەگەڵ شەرابدا تێکەڵ دەکەم دەرخواردی فیرعەونی ئەدەم ئەو بەبێ ئازار تووشی خەوێکی قورس دەبێت و دەمرێ ئامی وتی ئایا لە دوای مردنی فیرعەون ئەو کەسانەی کە مۆمیای دەکەن ئاسەواری ئەم زەهرا لە ناوسکیدا نابیننەوە وتم من شلەمەنیەکی دەرخوار دەدەم کە هیچ ئاسەوارێک لە زەهرەکە لە ناوسکیدا ناهێڵێتەوە ئامی وتی تلیاک بۆنێکی تایبەتی هەیە فیرعەون کاتێک کە بۆنی بکە نایخوا وتم تلیاک لە دوای ئەوەی کە چەند جارێک کوڵێنرا خاوێن کرایەوە بۆنەکەی نامێنێ بە تایبەت ئەگەر لەگەڵ شەرابدا تێکەڵ بکرێ من تلیاک و دەرمانێکی ترم لە شەرابدا تێکەڵ کردووە ئامی وتی کەواتە مەوەستە زەهرەکەی دەرخوار بدا بەڵام ئایا کەوا باشتر نییە زەهرێکی بدرێتێ کە کاریگەرێتەکەی زووتر ئاشکرا بێ وتم ئامی منەزانم کە نێتی ئەم پیاوە باش بووە نەیدەویست بارودۆخی میسر وای لێ بێ بەڵام لاساری کرد و گوێی لە ئامۆژگاری خەڵکانی ژیر نەگرت هەرچەندە پێیان وت
کە دەست لە ولاساریەت هەڵبگرە گوێی نەدایە. بەردەوامەی وت خواکەی من وهای دەوێ، بۆیە شایانی ئەوە نییە کە زەهرێکی دەرخوار بدەین کە ئازاری پێ بگەیەنێ. جگە لە جیوە توێکەڵی خاشخاش هیچ زەهرێکی تر نییە کە ئازارێکی کەم دروست نەکا ئەگەر چی کەمیش بێ. تەنها ئەم شلەیە کە بەبێ هەستکردن بە ئازار دەبێتە هۆی خەوێکی یەکجاری و زەهر خواردووەکە تەنها لەو کەسانەی کە لە شولارێکی لاوازیان هەیە لەوانەیە ببێتە هۆی سارکردنی لەش و هەڵ لەرزین. ئامی و هورمهەب بەپەلە بوون کە من زوو زەهرەکە بدەمە فیرعەون بۆ ئەوەی ئامی زووتر بگاتە پاشایەتی و هورمهەبیش بتوانێ لەگەڵ شازادە خانمی باکتاتون کە ناوی باکتامونی لە خۆی ناوە گۆزە بشکێنێ. من پێکێکم ئەتانی وەپڕ کرد لە شەراب و دەرمانەکەم تێکرد، تێکمدا هەتا لە ناویدا توایەوە. پاشان لەگەڵ ئامی و هورمهەب بەرەو ژووری فیرعەون ڕۆیشتین. فیرعەون کڵاوی پاشایەتی لەسەری لادا بوو، گۆچان و قامچی پاشایەتیەکەی لەلایەکەوە دانا بوو، لەسەر تەختەکەی خۆی ڕاکشا بوو. ئامی تاجەکەی هەڵگرت و کەمێکێشی کرد وەکو ئەوە بوو کە بیەوێ بزانێ خۆی بۆ کێشەکەی ڕادەگرێ یان نا. پاشان وتی ئەخناتون پزیشکەکەت سینۆهە دەرمانێکی بۆ هێناوی کە چارەسەرت دەکا. لە دوای ئەوەی کە چاک بیتەوە ئێمە لەبارەی ئەو بابەتەی کە باسمان کرد دەدوێین. فیرعەون چاوەکانی کردەوە و هەڵسایەوە و دانیشت و بە تێڕوانینێکی درێژخایەن سەیرێکی هەرسێکمانی کرد. کەڕوانیە من پشتم لەرزی. ئەو پێکە شەرابەکەی لە دەستی مندا بینی و وتی سینۆهە کاتێک گیان لەوەرێ نەخۆشە بێ بۆ ئەوەی ئاسوودەی بکەن لە ناکاودا لە ناوی دەبەن. ئایا ئەو دەرمانەی کە تۆ بۆ منت هێناوە لەوانەیە؟ ئەگەر وابێ من سوپاسی تۆ دەکەم، چونکە نائومێدیەکەی من لە مەرگ خراپترە. ئەمڕۆ مەرگ بۆ من لە هەموو شەرابێک بەتامترە. وتم ئەخناتون ئەم دەرمانە بنۆشەوە بۆ ئەوەی بتوانی پشوو بدەی، چونکە تۆ زۆر پێویستت بە پشوودانا. هورمهەب وتی ئەی ئەخناتون ئایا لەبیرتە کاتێک گەنج بووی من لە بیاباندا بە کراسەکەی خۆم تۆم داپۆشی کە سەرمات نەبێ ئەم دەرمانە بنۆشە و بنوو. ئەگەر هەستت بە سەرما کرد من کراسەکەی خۆمت لەبەر دەکەم. فیرعەون جامە شەرابەکەی لە من وەرگرت و بۆ لێوی بەرد، بەڵام دەستی ئەوەندە دەلەرزی کە بە هەردوو دەستم پێکەکەیم گرت بە شێوەیەک کە بیرم لێ دەکردەوە. لەگەڵەوەشدا کە تەقریبەن باش دەیزانی چی دەنۆشێتەوە، بەڵام پەیمانەکەی بە یەکجار هەڵقوڕاند. پاشان لەسەر تەختەخەوەکەی داینا و من هەڵم کردەوە. فیرعەون کەمێک سەیری ئێمەی کرد و پاشان ڕاکشا، هەستی بە سەرما کرد، هەڵەرزی. هورمهەب کراسەکەی خۆی لەبەردا کەند و بەسەر ئەخناتونیەدا تا لەرزینەکەی نەما. پاشان نووست و کاتێکە فیرعەون خەوی لێکەوت ئامی تاجەکەی لەسەری خۆی تاقی کردەوە بۆ ئەوەی بزانێ ئایا بەسەری دەکا یان نا. بەپێی ئیشارەتی من هورمهەب و ئامی لە ژوورەکە چوونە دەرەوە، منیش هاتمە دەرەوە. بە خزمەتکارەکانم وت لەبەر ئەوەی کە فیرعەون پێویستی بە پشوودانە و نووستووە نابێ هەڵی بسێنن. ئەوانیش تا بەیانی ڕۆژی دوایی هەڵیان نەساند. بەم شێوەیە مردنی فیرعەونی ئەخناتون جامی مەرگی بەدەستی من سینۆهەی پزیشکی تایبەتی فیرعەون وەرگرت. من ناتوانم بڵێم کە لە نێوان هۆکارە جۆرا و جۆرەکانی کە بووە هۆی ئەوەی من پێکێک تلیاکی خاوێن کرا و دەرخواردی فیرعەون بدەم کام هۆکارەیان بەهێزتر بوو.
ئایا مەرگی مەریت و تەهود بووە هۆی ئەوەی کە من ئەو ڕۆژە بەدەستی خۆم جامی مەرگ دەرخواردی فیرعەون بدەم، یان لەبەر ئەوەی کە درێژە کێشانی ژیانی ئەو پیاوە گەلی میسری لەوە بەدبەختتر دەکرد کە هەبوو بۆیە کۆتاییم بە ژیانی هێنا؟ ئایا لەبەر ئەوەی کە لە میسردا ڕێوڕەسمی دێرین ئەوە بوو کە فیرعەون بەدەستی پزیشکەکەی خۆی بکوژڕێ من ئەم کارم کرد بۆ ئەوەی بە پێی دابوونەریت ڕەفتار بکەم، یان لەبەر ئەوەیە کامزانی مەرگی فیرعەون لە ڕەنجێکی هەمیشەیی ڕزگاری دەکا ئەم کارم کرد، یان لەبەر ئەوە بوو کە لە ئەستێرەکاندا وا نووسراوە کە ئەم کارە بەدەستی من ئەنجام بدرێ. لەوانە شەجگە لەو هۆکارانە من دەمویست کە دەفری چارەنووسەکەم پڕ بێ تا ڕۆژێک بتوانم بەخۆم بڵێم سینۆهە تۆ چارەنووسێکت هەبوو کە کەس نەیبووە. لەوانەشە دەمویست بەم شێوەیە دەسەڵاتی خۆم بە خۆم نیشان بدەم، چونکە مرۆڤ هەرچەندە کە بڵێ خۆم دەناسم هێشتا هەر بە تەواوەتی خۆی ناناسێ. جارجار هەندێک شت دەکا کە لە دوای ڕوودانی کارەکەش ناتوانێ بڵێ کە بۆچی دەستی لەو کارە وەرداوە. گوێگرانی خۆشەویستی دەنگی خاک، تا لە سبەی شەو لە عەڵقەیەکی نوێدا لە زنجیرە چیرۆکی سینۆهە پزیشکی تایبەتی فیرعەون دێنەوە خزمەتی ئێوە. شەوێکی ئارام بۆ هەموو لایەک.